پارتی دیموکراتی کوردستانیش پێی وایە کە ئەمە ڕێککەوتنێکی تەندروست نەبوو بە ڕێککەوتنی زیندان ناوی دەبێت. دەستبردن لە بۆ قوارەی سیاسی هەرێمی کوردستان هێلی سوورە. هەنگاوی پارتی دیموکراتی کوردستان تا چەند گرنگ دەبێت بۆ کۆتایی هێنان بەو دۆخە چەقبەستویەی کە لە هەرێمی کوردستان هەیە لە ڕووی سیاسیەوە. هاوپەیمانی ڕەوایە ئێمە پێکهاتەکان هاوپەیمانی پارتی دیموکراتی کوردستان تۆمەتبار دەکرێن کە پاشکۆی پارتین هاوپەیمانی بەم جۆرەیە تەمەنی کورد دەبێتون و ئامانجەکەشی لاواز دەبێت. کاک شاسوار ئەیوت ئەو قسانە من وام نەموتووە هیچ کەسێک هەڵدەواسین لە بەردەرکی سەرە. چیتر هیچ حیزبێکی سیاسی کوردستانی فشار بە ڕێگای دادگای فدراڵەوە بۆ زیان گەیاندن بە خەڵکی کوردستان بێگەینێتن. نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و جوولانەوەی نەوەی نوێ هاوپەیمانەتێکی تەمەندرێژ دەبێت یاخود تەمەنێکی کورتی. هەموو ڤیدیۆکان هەڵی گرتووە و بڵاو کراوە و خەڵکی کوردستانش هۆشیارە. ڕەوایە داوای نیوەی حکوومەت بکات و تەوافقێکی سیاسی دروست بکرێتن تاکو حکوومەت پێک بێنرێتن و بە پەرلەمان کارا بێتن. لێرە و لەوەی گوێبیستیەوە دەبین کە قوارەی سیاسی هەرێمی کوردستان کۆتایی پێدێت ئەگەر پێکهێنانی حکوومەت بەدڵی ئەوان نەبێت بەدڵی ئەم نەبێت. هیچ لاینێکی سیاسی کوردستانی دەست بۆ قوارەی سیاسی هەرێمی کوردستان ناتوانێت ئەو مافەی بەخۆیەوە بکات. بینەرانی پایتەخت میدیا سڵاوتان لێ بێتەوە ئەم کاتتان باش. پەیوەست بە بارودۆخی سیاسی هەرێمی کوردستان دوایین پێشهات و بەرەو پێشچوون بریتە لە بەیاننامەیەکی پارتی دیموکراتی کوردستان کە شەوی ڕابردوو بڵاوی کردەوە تێیدا ئاماژەی بەوە کرد کە دوای هەوڵ و ماندووبوونێکی زۆر دوای ژمارەیەکی زۆر لە دیدار و گفتوگۆ و کۆبوونەوەی بەردەوام کە نەگەیشتون بە ڕێگەچارەیەک بۆ دۆزینەوەی بڵێن دەرچەیەک و ڕێگەچارەیەکی گونجاو بۆ ئەو بڵێن بارودۆخە چاکبەست و یە سیاسی کە لە هەرێمی کوردستان هەیە داوایان کردکەوە پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە بەو هێزولایەنە سیاسیانەی کە چ ژمارەی کورسیەکانیان زۆرە چ ئەوانەشی کە ژمارەی کورسیەکانیان کەمترە بەم شێوەیە نووسرا بوو کا با بفەرمونون لە پەرلەمان پەرلەمانتاران گفتوگۆ بکەن و ڕێگە چارەیەک بدۆزنەوە. دوای بەیاننامەکەی پارتی دیموکراتی کوردستان با بڵێن پارتی چاکسازی تورکمانی بە هەمان شێوە بەیاننامەیەکی بڵاو کردەوە ئامادەی خۆیان دەربڕی بۆ ئەو دەست پێشخەریە بۆ کۆبوونەوەی پەرلەمان و کارەکردنەوەی پەرلەمانی کوردستان. من ئەمڕۆ لە ستودیۆکانی پایتەخت میدیا مونا قەهوەچی جێگیری سەرۆکی پارتی چاکسازی تورکمانیم لەگەڵدا. مونا خان زۆر بەخێر بێت، سوپاس بۆم دەرفەتە. لەوە دەست پێ دەکەم ئێوە وەکو پارتی چاکسازی تورکمانی پێتان وایە کارەکردنەوەی پەرلەمانی کوردستان و ئەم هەنگاوەی پارتی دیموکراتی کوردستان تا چەند گرنگ دەبێت بۆ کۆتایی هێنان بەو دۆخە چەقبەستویەی کە لە هەرێمی کوردستان هەیە لە ڕووی سیاسیەوە. بەڵێ سوپاس بۆ ڕەخستنی ئەم بەرنامەیە. لە ڕاستیدا ئەوەی بەیاننامەی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان لە مێژە ئێمە وەکو پێکهاتەکان و پارتی چاکسازی تورکمان ئاگادارین کە هەوڵەکانی پارتی دیموکراتی کوردستان و هەوڵەکانی جەنابی سەرۆک مەسعود بارزانانی هەمیشە لەگەڵ ئەوەدایە کە پەرلەمان کارا بێتەوە لەو ڕۆژەوە کە هەڵبژاردن تەواو بە کۆتایی هاتوو دەرئەنجامەکان دیاری کرا و هەوڵدرا کە شاندێک دروست کرا و نێزیکبوونەوەی لایەنە سیاسیەکان بەتایبەتی بەشداربووان لە پەرلەمانی کوردستان ئەو لایەنانە. بەڵام بەداخەوە کۆبنەوە لە دوای کۆبنەوە لە پێناوی بەگەیشتن بە ئامانجەکان دەری خستکەوە بە هیچ شێوازێک سوودی نەبووە بگرە لەوەی کات کوشتم بووە تەنها ئەگەرنا پرۆسەکە بە شێوازێک بەرەو پێشچوو بوو کە خەریک بوو تەنها پۆستەکان یەکلای بێتەوە بەرنامەی کاری سیاسی حکوومەت هەرێمی کوردستانشدا ڕێژرا بوو تەنها پۆستەکان مابوو یەکلای بێتەوە لە نێوان لاینە سیاسیەکانی بەشداربووان لە پەرلەمانی کوردستان. ئەوەی دوێنێشە و کە مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان بەیاننامەیەک دەیخستووە ئاراستەی سەرجەم لاینە سیاسیە براوەکانی پەرلەمانی کوردستان کرد جێگای دەستخۆشیە و ئێمە وەکو پارتی چاکسازی تورکمان پێشوازی لەو بەیاننامەمان کردو و هەمیشە هەر وەکو پێشوش کە چۆن هەڵوێستی نیشتیمانیمان هەمیشە نەگۆڕە ئێمەش ئامادەی خۆمان دەربڕی کە بە زووترین کات پەرلەمان کارا بێتەوە پەرلەمانتارەکان ئەرکی یاسایی و ئەرکی پەرلەمانی خۆیان جێبەجێ بکەن ئەویش وجودیان دەبێت لە پەرلەمانی کوردستان من نەک لە دەرەوەی پەرلەمان بن چکە پەرلەمان جێگای یاسادانان و جێگای ماف و داواکاری خواستی خەڵکی کوردستانە بۆیە مولکی هیچ حزبێکی لایەنە سیاسی کوردستان نییە. مونا خان ئێوە وەکو پارتی چاکسازی تورکمانی زۆر جار لەلایەن لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستانەوە بەوە بڵێن تۆمەتبار دەکرێن کە پاشکۆی پارتین
ئەم بڕیارەی ئێوە ئەم بڵاوکراوەی پارتی چاکسازی تورکمانی بڕیارێکی درێژکراوەی پارتی دیموکراتی کوردستان و پاڵپشتیە بۆ بەیاننامەکەی ئەوان یاخود قەناعەتێکە لە لای پارتی چاکسازی تورکمانی کە پێتان وایە کارەکردنەوەی پەرلەمانی کوردستان یعنی دەتوانێت ئەم بارودۆخە واقعیە کە ئێستا هەیە لە هەرێمی کوردستان تێبپەڕێنرێتن و بارودۆخەکە بەرەو باشتر بچێت. پارتی چاکسازی تورکمان لە ڕوانگەی نەگۆڕی خۆی ئەویش کە حەزکردن بە بەرپرسیارەتی نیشتمان پەروەری و دڵسۆزی بۆ کوردستان. ئەو کوردستانە مڵکی تەواوی خەڵکی پێکاتەکانە بە کورد و تورکمان و کلدان سریان ئاشوری و عەرەبەکانیش بۆیە ئەوەی پێویستە بۆ قەوارەی سیاسی هەرێمی کوردستان بکرێت دەیکەین و درێغی ناکەین. و ئەو شانەی کە باز دەکەن لە سوۆسیال میدیادا پێم وایە ئێستاکە سیناریۆکە پێچەوانە بوویتەوە. ئێمە پاشگۆ هیچ حزبێکی سیاسی کوردستانینە، ئێمە حزبێکی سەربەخۆینە و حزبێکی نیشتیمانینە و حزبێکی کوردستانینە و ئەو حزبە ئەتوانرێ بە هەموو شێوازێک بەڵانس لە کوردستان ڕایگرتووە و لە پەرلەمانی کوردستانیش لە خولی ڕابردووی پەرلەمانی کوردستان وەکو بەندەرز دەستەی سەرکردەتی پەرلەمانی کوردستان کە هیچ کاتێک جیاوازی لە نێوان حزبە سیاسیەکانی نەمان کردووە. و ئەگەر لە ناو ڕاگەیاندنەکان دیقەت بدەن پێشی کۆنگرە ڕۆژنامەوانەکانی شاسوار عەبدولواحید کە سەرۆکی جوڵانەوەی نەوەی نوێ بەندە لە هەموو لێدوانەکان و چاپێکەوتنەکانیشی ئاماژەم بۆەوە کرد کە ئەو هەوپەیمانیەتە وا دەکاتن لە ئێکترازان لە نێوان لایەنە سیاسی کوردستانیەکان دروست بکاتن چونکە ئاستەکە گەیشتو بووە ڕادەیەک کە دابشکردنی پۆستەکان بوو لە پڕێکەوە هاوپەیمانی دروست دەکرێتن بێگومان لەم پەردا و ئەستەم دەبێتن کە بتوانێت دووبارە لایەنەکان کۆبێتەوە لەسەر ئەو چترەی کە ئەوان ئاماژە پێ دەکەن. باشەکەواتە بچی ئەو هاوپەیمانێتی لەم کاتەدا کرا کە وەکو خودت باس دەکەی لایەنە سیاسیەکان لە یەکەوە نزیک بوونە بە تایبەتی پارتی و یەکێتی گەیشتنە سەر دابشکردنی پۆستەکان بۆچی لەم کاتەدا هاوپەیمانی ڕاگەیەندرا؟ خۆی شانی دانوستانی پارتی دیموکرات کوردستان کە زۆرینەی کورسی پەرلەمانی وەکو فراکسیۆن لەلایەنە بێگومان کە دەست پێشخەری کرد و لەگەر لایەنە سیاسی کوردستانیەکان و لەگەر بەشداربووان لە پەرلەمانی کوردستان کە کۆبنەوە ئەنجامدرا بۆ کە بە پێی بەرکەوتەی هەڵبژاردن و ڕێزگرتن لە ئێرادەی خەڵکی کوردستانە ئەو هاوپەیمانیەتە دروست بوو لە پێناوی ئەوەی بەداخەوە کە تۆ ساڵە و چەند مانگەکە کۆبنەوە لەگەر پارتی دیموکراتی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان گەیشت بووە ئاستێک کە خەڵک هەواڵی دڵخۆشکەر دەبیست کە بەرەو هەنگاو بە هەنگاو دەچێت بۆرەو قۆناغی کۆتایی قۆناغ ئەوەش بوو کە دابشکردنی پۆستەکان بوو. بەڵام ئەو هاوپەیمانیەتە وای لێ کردو کە دووبارە بگەڕێتەوە خاڵی سەفر ئەویش زیان بۆ سەرزەم لایەنە سیاسی کوردستانیەکان دەگەین. مونەخان ئەساسی هاوپەیمانێتیەکە بە تەندروست دەزانن ئێوە چونکە زۆر لە سوۆسیال میدیا و لە تۆڕە کۆمەڵاتیەکان باس لەوە دەکرێت کە تەنانەت بەشێک لە پارتی دیموکراتی کوردستانیش پێی وایە کە ئەمە ڕێککەوتنێکی تەندروست نەبوو بە ڕێککەوتنی زیندان ناوی دەبێت. من ئاماژەم پێ کردووە لە مێژەنمەوەی چەند ڕۆژێک پێش ئێستا لە نووسراوێکی فەرمی لە پێیژی خۆم بڵاو کردەوە هاوپەیمانی ڕەوایە. ئێمە پێکاتەکان هاوپەیمانی پارتی دیموکراتی کوردستان لە پێناوی بەرجەستەکردنی مافی پێکاتەکان لە هەرێمی کوردستان و بەرجەستە کراوە و پێی یاساکان مافەکانمان پارێزراوە. هاوپەیمانی دوو شێواز هەیە. هاوپەیمانی هەیە پێشی هەڵبژاردن دروست دەکرێت، هاوپەیمانی پاش هەڵبژاردن دروست دەکرێت. مێژوو شاهد حاڵە کە هاوپەیمانی لە پاش هەڵبژاردن کە دروست دەکرێتن و تەمەنی کوور دەبێتن و ئامانشی لاواز دەبێتن لەبەرەوەی هاوپەیمانی ئۆپۆزیسیۆن و دەسەڵات کە بە دوو شێوازی جیاواز دەچێتە بانگەشەی هەڵبژاردن و بانگەشە دەکاتن لەوەی دەنگی خەڵک بۆ خۆی بباتن. ئەو دەنگدەرە کە دەچێت دەنگ بە لیستی ئۆپۆزیسیۆن دەنگی خۆی دەداتن لە پێناوی ئەوەی بەو عەقلیەتەی کە بانگەشەی کردووە 4 ساڵی داهاتوو لە حکومڕانی ئێمە دەسەڵاتەکەی دەگۆڕین. بەڵام کە دێتن هاوپەیمانەتی لەگەر دەسەڵات دەکاتن و سەرەڕای ڕەخنە و گلەیی و قسەی لە دەرەوەی ئێرادەی خەڵکی کوردستان دەکرێتن بەرامبەر بەو حزبە دێ هاوپەیمانی ئەنجام دەداتنەوە. لێرەدا دەنگدەر دەبی خۆی هەڵسەنگاندن بکاتن ئایا هەڵە بووە لە دەنگدان لەو لیستەی یاخود هەڵخەڵەتاندووە لە ڕاستیدا لە کاتی دەنگداندا. تۆ کە هاوپەیمانی تیت کردواتە تەواو لەگەر لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان و هاوپەیمانی لەگەرنەوەی نوێ دەکرێتن لە پێناوە ئەوەی دەبێت یەک ئامانجیان هەبێتن، یەک هەنگاو بنێن بۆ
داهاتووی کوردستان ئەو جە هاوپەیمانی دروست دەکرێتن بەڵام لە ناو بانگەشە بە شێوازێکی تر بانگەشەیان کردووە ئایا ڕێیرەوی تێکدانی دەسەڵات بوو ڕوخاندنی حکومڕانی هەرێمی کوردستان بوو لە ناوبردننی دەسەڵاتی قوارەی سیاسی هەرێمی کوردستان هەموو بانگەشەکان کە دەیگوت ئەو ڤیددیۆی بۆم هەڵگرن ڤیددیۆکان ماوە ئەوە هەڵگیراوە و ڕاگەاندنەکانیشی بڵاوی کردەوە بەڵام بانگەشەی هەر لەسەرم قسەی بەڕێستان بۆی بیرم نەچێتەوە کەوتی ڤیددیۆکانم بۆ هەڵگرن ئێستاش ڤیددیۆکانیش بەردەست ینی بەرجەستن و لە بەردەستدا هەن بەڵام کاکشاسوار ئەیوت ئەو قسانە من وام نەوتووە نەموتووە هیچ کەسێک هەڵدەواسین لە بەردەرکی سەرە لە ڕاستیدا هەر کەسێک دەبێ متمانەی بەخۆ و بە خەڵکی کوردستان هەبێتنەوە ئەمڕۆ هەر بەرپرسێک کە قسەکە کاتەکە و شەیەک بەکاردێنیتن دەبێ بزانانی لە داهاتوودا ئەو وشەیە لەسەری چەند گران ڕادەوەستیتن و ئایا ئەو وشەیە وای لێ دەکاتن لە پێش خەڵکی کوردستان بتوانەکەی بەهێز دەبێتن یاخود لاواز دەبێتن بۆیە ڕاگەاندەکان بە سوپاسەوە هەموو ڤیددیۆکان هەڵی گرتووە و بڵاو کراوە و خەڵکی کوردستانش هۆشیارە ئێستا کە سۆسیال میدیا وای لێ کردووە مناڵی لە خواروی هەژدە ساڵیش ئەزانیتن چه حزبێک دەیەوێتن بۆ کوردستان کارکاتن چه حزبێک دەیەوێتن قوارەکەی لاواز بکرێتن بۆیە ئێستاکەەوە کاتی ئەوەی نەماوە کە خەڵک بلێتن ئەو ڤیددیۆ بەدەستکردی زیرەک دروست کراوە یاخود ئایا هەندێک شتەکان لە کەناڵی خۆشی مقابلەی کردووە بگرە لەوەی کە لە ناو چاوپێکەوتنەکە بێژەرەکەی کاکارزانە دووبارەی عادەی لێ دەکاتن کە دووبارە پێی دەڵێتن کوڕەکانی مام جەلال مەبەستە دەڵێ بەڵێ ئەوە دەبێتن خۆی بچیتن بە دوواداچوون لەسەر قسەکانی خۆی بکاتن بۆیەوە کێشەی ئێمە نییە کێشەی ئێمە ئەوەیە هیچ لاینێکی سیاسی کوردستانی دەست بۆ قوارەی سیاسی هەرێمی کوردستان ناتوانێت ئەو مافەی بەخۆیەوە بداتن ئەوە لای ئێمە هێڵی سوورە باس لە تەمەنی هاوپەیمانێتی کرد لە نێوان ئۆپۆزیسیۆن و دەسەڵات پێت وایە هاوپەیمانێتیەکەی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و جوولانەوەی نوێ هاوپەیمانێتیەکی تەمەند درێژ دەبێت یاخود تەمەنێکی کورتی دەبێت لە ڕوانگەی پارت چاکسازی تورکمان لە هەرێمی کوردستان دوو دەسەڵات هەیە ئەوە بە هیچ نەوەچ ناتوانێت ئینکار بکەیت پارت دموکراتی کوردستان کە یەکەم خاوەنی کورسین لە پەرلەمانی کوردستان دووەمین هێز یەکێتی نیشتیمانی کوردستانە و بەپێی لێدوانەکانی بەرپرسەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانیش هیچ کاتێک بیرلەوەیان نەکردووە بە دیلی پارتی هیچ لاینێکی سیاسی بیتن پێچەوانەکەشی بەڵام ئەو هاوپەیمانیەتە لە پێناوی چی و لە پێناوی بەرژەوەندی حیزبیە و یاخود کەسیە ئەوە لە داهاتوودا بۆ خەڵکی کوردستان ڕوون دەبێتەوە بەڵام لە ڕوانگەی پارت چاکسازی تورکمان بەڵێ هاوپەیمانی بەم جۆرەیە تەمەنی کورد دەبێتن و ئامانجەکەشی لاواز دەبێت باش مونەخان یەکێتی نیشتیمانی کوردستان سەر ڕایەوەی کە ژمارەی کورسیەکانی لەگەڵنەوەی نوێ کۆی بکەیتەوە دەکاتە 28 کورسی 38 کورسی ببوورن بەڵام لێرە لەوێ دەڵێت 39 کورسی مانەوە هەندێک جار ئەچم بوو 41 و ئەمانش و لە بەرامبەر ئەوەدا داوای ئەو دەکات کە دەبێت نیوەی حکوومەتیان پێ بدرێت ئایا ڕەوایە لەلایەک هێزێکی سیاسی بە تەنها 39 کورسی بەدەست بێنێت لەلایەکی ترەوە بە هاوپەیمانێتیەکی دوای هەڵبژاردن و بە هاوپەیمانێتیەکی زیندان وەکو خۆیان ناوی دەبن لە پارتی دموکراتی کوردستان زۆر جارگوێ بیستیان قسەیە دەبین ڕەوایە داوای نیوەی حکوومەت بکات ژمارەی کورسی پەرلەمانی هەر لاینێکی سیاسی کوردستانی ئەگەر ئاماژەی بە هاوپەیمانیەکی بنکە فراوان دەکاتن و لەگەر زۆربەی حزب و لاینە سیاسی کوردستانیەکان ئەیانەوە هاوپەیمانێتیەکی تۆکمە دروست بکەن با فەرمن ئەندامانی پەرلەمان بێنە ناو هۆڵی پەرلەمان لەوێ ژمارەکان دیار دەبێتن کە بزانین ژمارەکەیان 38 و 39 42 43 هەر ڕۆژ بە ڕۆژ ژمارەیەک بەسەر دەکەویتن تەفسیراتی قانونی زۆر هەڵدەگرێتن ئەو بابەتە لەبەرەوەی ئێمە ئێستا کە 100 ئەندام پەرلەمانی لەو 100 ئەندامە 30 ئەندام پەرلەمانتار سوێندی یاسایی نەخواردە بە پەیڕەوی ناخۆی پەرلەمانی کوردستان مافی یاساییان نەماوە ئایا بەپێی ئەو دۆخەی ئێستای هەرێمی کوردستان بەپێی پەیڕۆ چۆن تەعامل دەکرێتن بۆیە تێپەڕاندنی ئەو کێشە چەقبەستوانە دەبێت بە تەوافقی سیاسی بە یەک تێگەشتن و بە ئەو ڕاگەاندنەی پارتی دموکراتی کوردستان کە ڕاگەاندێکی زۆر گشتگیر بوو کە با فەرمون پەرلەمانی کوردستان کارا بکەنەوە و ئێمەش وەکو پارت چاکسازی تورکمان دەڵێن چیتر
قابلی قبول نییە پەرلەمانتارە بەڕێزەکان لە دەرەوەی پەرلەمانی کوردستان کاری خۆیان ئەنجام بدەن. پەرلەمانی کوردستان هەیە، هۆڵی پەرلەمان هەیە، با دانیشتەکانی پەرلەمانی کوردستان دەست پێ بکاتن، دەستەی سەرۆکاتی پەرلەمانی کوردستان هەڵبژێردرێتن. هەر لایەنێک سیاسی کوردستانی کێشەی هەیە لەگەر هەر لایەنێک ئەتوانرێت لەناو هۆڵی پەرلەمانی کوردستان گفتوگۆ بکرێتن، چونکە نوێنەری خەڵکی کوردستان تەنها تاکە دامەزراوەیەکی شەرعی و یاسایی پەرلەمانی کوردستانە. بۆ پێکهێنانی کابینەش پەیوەرەکە دیارە بە پێی بەرکەوتەی هەڵبژاردنە، تەوافقاتی سیاسی لە نێوان حزب و لایەنە سیاسی براوەکان دەکرێت دەست پێ بکاتن و وەلە یەک تێگەیشتێکی باش دروستدەن. بەڵام ئێمە وەکو پارتی چاکسازی تورکمان دۆخەکەی وا دەبینێن هەمیشە ئەو وتارانە بە ڕێگای ڕاگەاندن و بە ڕێگای سۆشیال میدیا ئەگەر بۆ لایەنەکان بنێردرێتن ئەوە هیچ دەرئەنجامەکەی باش و ئەو تۆی نابیتن. مێسی گفتوگۆ هەیە، با بێن فەرمون لەسەر مێزی گفتوگۆ بابەتەکان پاس بکرێتن و کەشەکان چارەسەر بکرێت. مونەخان پێت وایە باسی ژمارەی کورسیت کرد بووە دەگەڕێمەوە سەر ئەو بۆ ئەوەی بزانم پێت وایە کە ژمارەی کورسیەکانی نەوەی نوێ یەکێتی کە باسی دەکەن ژمارەی حەقیقین یان پێت وایە بەو پێیکە بەڕێستن لە خوڵەکانی پێشووتر لە پەرلەمانی کوردستان بوون و سکرتێری پەرلەمانی کوردستان بوون، پێتان وایە ئەم ژمارە کورسیانە لە واقعدا بوونیان هەیە یان ئەمە لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەکان و لە ئیعلام بەم شێوەیە باس دەکرێت؟ هیوە خوازین وابێتن، بەڵام لە خۆلی ڕابردووی پەرلەمانی کوردستان بەشێک لە ئەندامانی پەرلەمانتارانی بەڕێزنەوەی نوێ جیابوونەوەی خۆیان پێشکەش کردە پەرلەمانی کوردستان فراکسیۆنی سربەخۆون. ئەویش مافێکی خۆیەتی کە پەرلەمانتار بە پێی پێڕەو هەر کەسێک خاوەنی یەک کورسی لە پەرلەمانی کوردستان ڕێگە پێدراوە کە ببێتە فراکسیۆنێکی سربەخۆ. بۆیە ژمارەی کورسیەکان دەبێت لە ناو هۆلی پەرلەمان بەردەستە بکرێتونەوە و بیسەلمێنن بۆ خەڵکی کوردستان. ئێمە کە دەڵێن وەکو پارتی چاکسازی تورکمان نوێنەری تاکە نوێنەری تورکمان لە سەر پارێزگای هەولێر بەندە ئامادەیە بۆ بەشداریکردنی لە دانیشتەکانی پەرلەمانی کوردستان، ئەوانش 15 کورسیەکەیان با بفەرمن ئامادە بن بەشداری بکەن لە هۆلی پەرلەمانی کوردستان و تاکو کێشەکان چارەسەر بکرێن. لە ماوەکانی ڕابردوو هیچ جۆرە فشارێکە بووە یاخود بڵێن بە جۆرێک لە جۆرەکان پەرلەمانتاران لە پەرلەمانی کوردستانەوە هەوڵ بدەن کە کۆدەنگیەک دروست بکەن بۆی کۆبوونەوەی پەرلەمان ڕێک بخرێت و ئیتر ئەم دووخە چەقبەستویەکە هێتێ بپەڕێنری کۆبوونەوەیکی پەرلەمان ڕێک بخرێتن و کارەکردنەوەی پەرلەمان دەست پێ بکاتەوە. هەر لاینێکی سیاسی بەشداربوون لە پەرلەمانی کوردستان پێی خۆشە پەرلەمان کارا بێتەوە، هەریەکە لە لای خۆیەوە دەست پێشخەری دەکاتن و لاینەکان سەردانی یەکتر دەکەن و کۆبنەوە دەکەن چ لە دەرەوەی ڕاگەاندن و چ لە پێش ڕاگەاندنەکان. بەڵام دەرئەنجامەکە گرنگە هەر لاینێکی سیاسی بەدەسەڵات و ئۆپۆزیسیۆنەوە دەبێت پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە و دەبێت پەرلەمانی کوردستان ببێتە جێگای سەکۆی چارەسەرکردنی کێشەکان. لەبەرەوەی نوێنەری خەڵک دەنگی دایتەوە بەو لایەنانە بۆەوەی دەنگی نەداوە لە ماڵەوە دابنیشیتن و چاوەڕێی گفتوگۆکان بکرێتن. پەرلەمانتار حەقی لە تەدەخولاتی سیاسی نییە و پەرلەمانتارە با کاری پەرلەمانی خۆی بکاتن و کاری یاسایی خۆی بکاتن و داوا بکرێتن لە لایەنە سیاسیەکانی خۆشیان کە فشار بخەنە سەر حزبەکانی خۆیان لەوەی لە یەک تێگەشت دروست بکرێتن تاکو کابینەی نوێی حکوومەت هەرێمی کوردستان لەدایک بێتر. مونەخان دیمە سەرەوەی کە ڕایی بەڕێستان وەکو پارتی چاکسازی تورکمانی چۆن دەڕوانە و قسانەی کە باس لە کۆتایی هێنان بە هەرێمی کوردستان دەکەن یاخود لێرە و لەوەی گوێبیستیەوە دەبین کە قەوارەی سیاسی هەرێمی کوردستان کۆتایی پێدێت ئەگەر پێکهێنانی حکوومەت بەدڵی ئەوان نەبێت بەدڵی ئەم نەبێت. سەرنجی ئێوە چیە لەسەر ئەم بۆچوونانە؟ بە یەک وشە وەڵام دەدەمەوە هەرێمی کوردستان ملکی حزبێکی سیاسی کوردستانیە، ملکی خەڵکی کوردستانە، ملکی خوێنی شەهیدانە و پێشمەرگە قارەمانەکانە. بۆیە هەرێمی کوردستان بە حزبێک و دوو حزب بریاری قاغزی لەسەر نەدراوە، بە خوێنی شەهیدان بریاری لەسەر دراوە و مافێکی دەستوریە. بۆیە ئەم هەرێمە پارێزراوە و هەموو ئەرکی هەموو حزب لایەنە سیاسی کوردستانیەکان لەسەر ڕووی هەموو بەرژەوەندەی حزبەکان دەبێت قاوارەی سیاسی هەرێمی کوردستان بپارێزن. دەستبردن لە بۆ قاوارەی سیاسی هەرێمی کوردستان هێلی سوورە و بەهانە و سەنگەرگرتن لەوەی هەر پۆستێک پێ نەدرێتن هەرێم نامینێتن هیچ کاتێک ناتوانرێتن ئەو لایەنە سیاسی کوردستانە بانگەشەوە بکاتن کە قاوارەی سیاسی هەرێمی کوردستان لە ناو دەچێت. بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە دەبێت لەسەر مێزی گفتوگۆ ئەو بابەتانە باز بکرێتن و دەبێت لایەنە سیاسی کوردستانیەکان هەوڵ بدەن لەم قوڵەی پەرلەمانی کوردستان خاوەنی دەستور بین لە کوردستان.
کە خاوەنی دەستور بوو هەموو بنەماکان دیار دەبێتنەوە دەسەڵاتەکانی حزبی و دامەزراوەکانیش لەوێ دەچەسبێتن. مونەخان پێتان وایە کە دووبارەکردنەوەی هەڵبژاردن بژاردەیەکی بەهێزە لە ئێستادا بۆ پێیکە هەندێک لایەنی سیاسی لە هەرێمی کوردستانەوە هەولیانداوە کە بۆ نمونە لە دادگای فیدرالی سکالا تۆمار بکەن بۆ هەڵوەشاندنەوەی ئەنجامەکانی هەڵبژاردن بۆی دووبارە هەڵبژاردن بکرێتەوە. ئێوە وەکو پارتی چاکسازی تورکمانی ئامادەم بۆ هەڵبژاردن ئەگە دووبارە بکرێتەوە و ئایا بژاردەیەکی بەهێزیشە دەکرێت هەڵبژاردنێکی پێشوەختە ببینی؟ جێگای داخە کاک ئەحمەد ئێمە هەر کێشەیەکمان هەبیتن ڕۆڵ لە دادگا فدرالی بکەین واتە خۆمان بەدەستی خۆمان دەمانێت دامەزراوەکانی یاسادانان و دامەزراوە جێبەجێدەکردن و دەسەڵاتەکانی پرۆسی سیاسی هەرێمی کوردستان بە هەموو شێوازێک لاواز بکەینەوە. بۆچی ئێمە ڕوو لە دادگای فدرالی بکەین و کێشەکان چارەسەر بکەین؟ ئەی ئەو دەسەڵاتە سیاسی کوردستانی ئیشی چیە و دامەزراوەکان بۆچی هاوین و لەگەڵ ئەوەشدا دادگای فدرالی بەپێی دەستور ئەگەر بتوانێتن تەدەخلی مافیا بیتن تەدەخلی هەموو کارەکانی هەرێمی کوردستان بکاتن واتە قوارە سیاسی هەرێمی کوردستان زۆر بەرەو لاواز بوون دەچێتن. هەر کێشەیەک ڕوو لە دادگای فدرالی بکرێتن و هەروەکو بەداخەوە ئەزمموی تاڵمان هەیە کە هەوڵدرا کورسی کۆتاکان نەمینێتن دوای بە هەوڵ و کۆشی جەنابی سەر و مەسعود بارزانی 5 کورسی بۆ کۆتاکان گەڕاوە ئەوە ئەزممونێکی خراپ بوو بۆ کوردستان. بۆیە ئەو ڕێگایە دەبی بۆ ڕێتن ڕێگە نەدرێتن. چیتر هیچ حزبێکی سیاسی کوردستانی فشار بە ڕێگای دادگای فدرالەوە بۆ زیان گەیاندن بە خەڵکی کوردستان بگەینێتن. هەر کێشەیەک هەیە لایەنە سیاسی کوردستانەکان سەرکردەی سیاسی کوردستان هەیە ئەتوانرێت کۆبنەوە بکرێتن و کێشەکان چارەسەر بکرێتن. بەڵام تۆ کە ڕوو لە دادگای فدرال دەکەی و لە ڕووی یاساییەوە دەتەوێت دامەزراوەکان لاوەزکەیەوە کەواتە ناحەزانی هەرێمی کوردستان لەوەی خراپترشمان پێ دەکەنەوە. مونەخان ئێوە وەکو تورکمان لایەنی تورکمانی یا پێکاتەی تورکمانی هەمووتان کۆکن لەسەرەوەی کە پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە؟ پێکاتەی تورکمان و پارتی چاکسازی تورکمان لەگەر ئەوەدایە بە زووتری کات پەرلەمان کارا بێتەوە دانیشتەکانی پەرلەمان دەست پێ بکاتنەوە و دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان هەڵبژێردرێتن و وا گفتوگەکانی سیاسی لە نێوان حزبە براوە سیاسیەکانی هەرێمی کوردستان و لە پەرلەمان کە خاوەنی کورسین لە پەرلەمانی کوردستان بۆ دووبارە گفتوگۆکردن لەسەر پێکێنانی نوێ و هەڵبژاردننی سەرۆکەرێم لە پەرلەمانی کوردستان دەست پێ بکات. داواتان لێکراوە کە گفتوگوتان لەگەڵ کراوە کە پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە لەلایەن هێزە سیاسیەکانی ترەوە؟ پەیامەکەی پارتی دموکراتی کوردستان وازە هەر کەسێک خۆی بەرپرسیار بزانێت و بە بەرپرسیارەتی هەڵسوکەوت بکاتن دەبێت وڵامەکەی زۆر ڕوون بیتن و وازە حشەکە ئێمە وەکو پارتی چاکسازی تورکمان ئامادەینە و لە بەشداریکردن دانیشتەکانی پەرلەمانی کوردستان. مونەخان گریمان هەڵبژاردن دووبارە کرایەوە بەم یاسایی کە ئێستا هەیە ئێوە وەکو پارتی چاکسازی تورکمانی ینی ئامادەم بەم یاسایەوە و بەشداری لە هەڵبژاردننی داهاتوو بکەن؟ دووبارەکردنەوەی هەڵبژاردن پێویستی بەڕێکاری یاسایی هەیە. سەرەتا کۆمسیۆنی عێراق لە مانگی یەکەوە بە هیچ شێوازێک هەبوونی نییە و دەبێت ئەنجومەنێکی تازە دروست بکرێتن و لە لایەکی ترەوە ئێمە خاوەنی کۆمسیۆنین لە هەرێمی کوردستان دەبێت ئەو کۆمسیۆنە کارا بکرێتەوە کە بە پێی بریاری سیاسی و پەرلەمانتارە بە ڕێزەکان دەنگی پێدراوە و یاساشمان هەیە و حەقی خۆمانە خاوەنی کۆمسیۆن بین و هەموارکردنی یاسای هەڵبژاردن هەموو حیزب لایەنە سیاسی کوردستانیەکان تێبینی هەیە لەسەر یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەبێت ئەم یاسای هەموار بکرێتەوە و گەڕانەوەی کورسی کۆتاکان بۆ خاوەنددارەتی خۆیان لەبەرەوەی بەناحەقی و نادەتپەروەری و ئەو کورسیانە لێزەوت کراوە چکە بە یاسا مافەکەمان بەردەستە کراوە و لە ناو یاساکەدا پارێزراوە مافەکەمان کە 11 کورسی ئێمە چاوەڕێمان دەکرد هەر لایەنێک شەڕ بکاتن بۆ پێکاتەکان بۆ زیادکردنی کورسی کۆتاکان نەک بۆ کەمکردنەوەی کورسی کۆتاکان. بەڵام جێگای داخە هەمیشە کۆتاکان دەبێتە قوربانی نێوان ململانەی سیاسیدا و بۆیە ئێمە ئامادەینە لە پێناوی قوارەی سیاسی هەرێمی کوردستان 100 زاریش خۆمان قوربانی ئەم قوارەیە بکەن لە پێناوی هەرێمەکەمان پارێزراوێت. باش مونەخان کۆتا پرسیارم بە ئەوە بێت لە ماوەکانی ڕابردوو پاکخستنی پەرلەمانی کوردستان کارە نەبوونی چ کاریگەری کردوتە سەر بارودۆخی سیاسی بەگشتی لە هەرێمی کوردستان بژێ و ژیانی خەڵک ژیانی ڕۆژانەی خەڵک چ کاریگەری هەبووە ینی ئامادە نەبوونی دامەزرەوە شەرعیەکان لە هەرێمی کوردستان کارە نەبوونیان لێکەوتەکانیان چی بوون؟ بێگومان لێکەوتەی زۆر خراپێت تێکەوت لەبەرەوەی کارانەکردنی دامەزراوەیەکی یاسادانان
کە خواستی خەڵکی کوردستان و بە ڕێگای پرۆژە یاساکان کە لەوێت جێگر دەبێتونەوە دەبێتە یاسا و حکوومەت هەرێمی کوردستان لە پێناوی ئەم یاسایەدا هەنگاو دەنێتن بۆ جێبەجێکردن داواکاری خەڵکی کوردستانە و دامەزراوەیەکی یاسادانان پاڵپشتێ بۆ دامەزراوەکانی تری حکوومەتی هەرێمی کوردستاندا بۆیە لە ڕووی کۆمەلگای نێدەوڵەتیشەوە زیانی زۆر گەورەی سیاسی بە ئێمەی کەوتووە چکە جێگای داخونیگەرانە ئێمە دامەزراوەیەکمان هەبیتن بە دەستی خۆشمان پەکی بخینەوە ئەمەش کارەساتێکی گەورەیە ڕوو لە هەرێمی کوردستان دەکرێتن و من بینیمە لە هەموو وڵاتاندا کێشەی سیاسی هەیە کێشەی ناو حیزبەکان هەیە بەڵام هیچ لایەنێک دامەزراوەیەکی یاسادانان یاخود هەر دامەزراوەیەکی تری هەرێمی کوردستان بە ئامانج نەگیراوە وەکو بارمەتە نەماتوانی بیتن کارا بکەینەوە بۆیە من لێرە داوا دەکەم لە سەرجەم حزب و لایەنە سیاسی کوردستانیەکان بەدەسەڵات و ئۆپۆزیسیۆنەوە هەرچی کێشەی سیاسی هەیە بەلاو بنێن با پەرلەمانی کوردستان کارا بێتەوە بەپێی هەر کەسێک هەر لایەنێک کە بەرکەوتەی هەڵبژاردن پێوەرە بۆ پێکەنانی تازای حکوومەتی هەرێمی کوردستان و تەوافقێکی سیاسی دروست بکرێتن تاکو حکوومەت پێک بێنرێتن و بە پەرلەمان کارا بێتن خەڵکی کوردستان دەنگی داوە بەو لایەنانە بۆ ئەوەی مافەکانی پارێزراو بێتن و 4 ساڵی داهاتوو ئایندەی بۆ کوردستان خۆشگوزەرانی و ئازادی و ئارامی فراهم بکرێتن و نەک تەنها هەموو ڕۆژێ کێشە بۆ خەڵکی کوردستان دروست بکرێتن و هەمیشە زیانیان بەربکەوێتن ئەمە کارەساتێکی گەورەی ڕوو لە هاوڵاتیانی خەڵکی کوردستان دەگەینێت. باش مونەخان بە کورتی لە حکوومەتی داهاتوو کابینەی نوێکە پێکات تورکمانەکان وەزارەتیان دەبێت؟ ئێمە وەکو پارتی چاکسازی تورکمان لە خولی سەی پەرلەمانی کوردستان تا خولی 6 پەرلەمانی کوردستان لە هەموو خولەکانی توانیمان بە پشتیوانی خوا و بە دڵسۆزی خەڵکی کوردستان هەمیشە خاوەنی کورسی بین لە پەرلەمانی کوردستان ئەوش دەرخەری ئەوەیە کە نیشتمان پەروەریمان دڵسۆزیمان بۆ کوردستان و جیاوازی نەکردن لە نێوان پێکاتەکان و جیاوازی نەکردن و لە داواکاریەکانی تەواوی خواستی خەڵکی کوردستان بۆیە ئەم جارە ئێمە پێمان باشە کە پێکاتی تورکمان و پارتی چاکسازی تورکمان بە تایبەتی بەشداری کارا بکرێتن لە کابینەی داهاتوو حکوومەتی هەرێمی کوردستان. ئومێدێک هەیە کە کورسی کۆتاکان بگەڕێنەوە وەکو پێشتر؟ تەوافقی سیاسی هەبیتن هەر حزبێکی سیاسی لە ناو پەیڕەوی خۆی دەکە ئاماژە دەکەم پێکەوە ژیان و بەردەستە بکرێتن و ڕێز لە مافی پێکاتەکان دەگیرێتن ئێمە لێرە داوا دەکەین لە حزب و لایەنە سیاسی کوردستانیەکان بەدەسەڵات و ئۆپۆزیسیۆنەوە تکایە ئەو بەشەی ئەو بڕگەیە کە لە ناو پەیڕەوی ناوخۆی خۆتان هەیە کە دەڵێن ڕێزگرتن لە مافی پێکاتەکان و پاراستنی مافی پێکاتەکان هەوڵ بدەن کورسی کۆتاکان بگەڕێتەوە وەکو خۆی چکە بەپێی یاسا ئێمە ئەو کورسیامان بەدەستهێناوە و دووبارە زەوتکردن ئەو کورسیانە لە بەرژەوەندی هیچ لاینێک نییە بەرکو لاوازکردنی پێکاتەکانە لە هەرێمی کوردستان. زۆر سپاس. سپاس ڕێزمونەقە هۆچی جێگیری سەرۆکی پارتی چاکسازی تورکمانی لە ستودیۆکانی پایتەخت لەگەڵم بۆی زۆر سپاس بۆم دەرفەتە بینەرانی پایتەخت میدیا تا دیداری داهاتوومان بەخواتان دەسپێرم و خواتان لەگەڵ.